قانون جێبەجێ بکەن نەوەک فەرمانی سەرۆک حیزبەکان و دوجاریش هەوڵ دەین سنوورێکدا بنین بۆ تاڵانکردنی بودجەی کوردستان لەلایەن حیزبەکانەوە. لە کۆتاییە و لەبەر ڕۆشنایی ئەم خاڵانەدا داوا لە خەڵگەکەم کاتی ئەچنە سەر سنووقەکانی دەنگدان ئەویان لەبیر بێ کە بڕیار لە شانە ڕوو چارە نووسی وڵاتەکانەدەن، ئەویان لەبیر بێ کە بەم دەنگانە لە نێوان گەندەڵی و عەدالەتی کۆمەڵایەتیدا، لە نێوان گۆڕان و دووبارەکردنەوەی ڕابردوودا، لە نێوان دیموکراسی و دیکتاتۆریەتدا یەکێکیان هەڵەبژێرن، ئەویانە بیربیرەخەمەوە کە دووبارەکردنەوەی ڕابردوو هەڵبژاردنەوەی ئەم دەسەڵاتی ئێستا جگەل لەوەی گەندەڵی زیاتری بەدوادا دێ، دەوڵەمەندبوونی زیاتری دەوڵەمەندەکان و فەقیربوونی زیاتری فەقیرەکانی بەدوادا دێ، بچووکبوونەوەی زیاتری ئازادی ڕۆژنامەگەری و قسەکردن و چالاشی سیاسی بەدوادا دێ، هیچی تری بەدوا نایەت. داواشم ئەوەیە ئەوانەی کە نایەنێت دەنگ بن کە بەسەر ئەو بڕیاری خۆیان نابچنەوە، چونکە هەموو ئەزانین ئەوانەی کەیان نایەنەوێت دەنگ بن ئەو خەڵکن کە لە سیاست تۆراون و بێهیوا بوون، بەڵام دەنگ نادەن جگەل لەوەی ئومێدی گۆڕان و بێهیوایی گەورەتر ئەکات ئەنجامی تری نابێ. با هەموو پێکەوە هیوایەک بینەوە بە خۆمان و میلەتەکەمان و نەهێڵین لاوازی زەفەرمان پێبەرێت. دیارە دوا بڕیار لەسەر هەموو ئەم مەسەلا گەورانە لای ئێوەی دەنگدەرانە و هەرچیەک لە سنووقەکانی دەنگدانەوە بەڕاستی و پاشی بێتە دەرەوە ئێمە ڕێزی ئەگرین و جگەل لە عەدالەت و خۆشبەختی و ئاشتی هیچی ترمان بۆ گەلەکەمان ناوێت. هەرگیز قبوڵیشی ناکەین غەدری لێ بکرێ و بە بێکەسی بمێنێتەوە. ئەو ڕاستێش بۆ خەڵک دووبارەکەمەوە کە ئەنجامەکانی هەڵبژاردن هەرچیەک بێ بزوتنەوەی گۆڕان بەردەوامە بێت و خۆی بە بەشێکی زیندوی کۆمەلگای کوردی ئەزانێ. ئەم بزوتنەوەیە بۆ ئەوە نەهاتووە کە لە هەڵبژاردنیەکە بەشداری بکات و بڕوات، بەڵکو بۆ ئەوە هاتووە بە نەفەسێکی درێژ کار بکا و لە ماوەی دوورا ڕوبەڕووی گەنگەڵی و نەبوونی عەدالەت بوەستێتەوە. دوجاریش ئومێدەوارین پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی پاک و هێمن بێ، ئیرادەی ڕاستەقینەی خەڵکی کوردی تیا بەرجەستە بێ، ببێتە جەژنێکی دیموکراسی بۆ هەمووان، خاڵی بێ لە هەر یاریکردن و دەستێوەردانێ کە پاشی پرۆسەکە بشێنێ خەڵکی کوردستان تووڕە بکە بە ئومێدی سەرکەوتن بۆ خەڵکو و بۆ دیموکراسیەت لە کوردستان تا. بەخواتان ئەسپێرم.